ڕێکارەکان بەخۆی ئەندەچی دەوێت ڕێکارەکان سەبارەت بە تاقیب بوونەکەش تاکو بجێی بۆ تەرخان دەکرێت و ڕێکارەکانی بۆ تەواو دەکرێت اینجا دەست بە قرتاوکردنی دەکرێت نۆژەنکردنەوەی یان قیرتاوکردنە قرتاوکردنە بەشێک لە شەقامەکانی ناوسێبیران تاوەکو ئێستا کۆنکرێت نەکراوە و زۆریش داوا دەکەن بە تایبەت لە ڕێگەی ئێمەوە چونکە بە جەناب دەگەین وەکو بەرپرسی یەکەمی ئیداری لە سێبیران کەی ئەم شەقامانە کۆنکرێت دەکرێن یاخود حەلێکیان بۆ دەدۆزرێتەوە سەبارەت بە گەڕەکانە ئەوانەی کە ئێمە ئاگادارین بە دوواداچوونمان بۆ کردیەوە و لە ئایندەی لەو هەفتەیەدا بێ ئینشاڵڵا دەرخستەیەک تەواو بۆ کامل ئەو شوێنانە دەکەین کەەوە پێویستیانە قیرتاو بکرێ یان کۆنکریت بکرێ نەبوونی بودجە کێشەی بۆ ئێوە دروست نەکردووە بەڵێ بە تاکید تاکو بودجەمان بۆ تەرخان دەکرێت اینجا ئێمە دەتوانین دەست بە ئیشکارەکانمان بکەین زەویەکان تاو دابەشکران شوێنەکەی باشە دەکرێتە شوێن باشترین شوێن لە سێبیران ئەو شوێنانەیە کە زەوی بەسەر فەرمانبەران دابەشکران شوێنێک چۆ سعیدی سێبیران هەموو زەویەکانش لەو شوێنە دابەشەکە خود دابەشکراون بۆ شوێنەکانی تریش هەر لە ناو سێبیران نە بەخۆی کە لە شوێنێک دابەش دەکرێت زەویەکە ئەو زەر بە دووادە دەڕوا دەگاتە چێندە تا کۆتاییەکەی دەڕوا